یەکی هەشت کۆتا وادەیە بۆ تۆمارکردنی هاوڵاتیان یاخود برین نوێکردنەوەی پسیلەی خۆراک بە شێوازی ئەلکترۆنی. دوای یەکی هەشت ئەوانەی کە بەشە خۆراکیان هەیە و ئەبدێتیان نەکردیا بەشە خۆراکەکەیان ڕادەگیرێت. دوا ئەخباریش کە پێمان گەیشتە لەلایەن وەزارەتی بازرگانی عێراقەوە کە درێژ ناکرێتەوە. ئەگەر درێژ نەکرێتەوە دوای ئەو وادەیە بەشە خۆراکەکەیان ڕادەگیرێ و ئەوانەی کە سوودمەند بووینە ناتوانن بەردەوام بن لە وەرگرتنی و بەشە خۆراکە. ینی کاکسیامەند هیچ ڕێنماییەک نییە لە دوای ئەو وادەیە کە هاوڵاتیان بتوان خۆیان تۆمار بکەن. ئەگەر درێژ نەکرێتەوە ئەو هاوڵاتیانێک کە تۆمار نەکراون دەبێت چاوەڕێکن تا خزمەتگوزاری مامەڵەی هاوڵاتیان جێبەجێ دەکرێت. بڕیار وایە لە مانجینۆ یاخود مانجیدا ئەو خزمەتگوزاریش ئەکتیڤ دەکرێت لە ئەپلیکیشنەکە. ئەو کاتە هاوڵاتیان دەتوانن ئەوانە کە خۆیان تۆمار نەکردیا یاخود ئەوانەی لە دەرەوەی وڵات دەگەڕێنەوە یاخود ئەوەی کارتی نیشتیمانیان بەردەست نەبووە نیانتوانیە خۆیان ئەبدێتکەن ئەو کاتە دەتوانن خۆیان تۆمار بکەن لە نوێەوە. بەپێی داتاکانی ئێوە یانی تا ئێستا چەند هاوڵاتی خۆیان تۆمار کردو چەند خێزان؟ بەپێی دوایین ئامارکە ئەو ڕۆبە دەستمان گەیشتیان 1,603,000 کەس پسیلەی خۆراکەکانیان نوێ کردەوە و سەرکەوتوو بوون لە نوێکردنەوەی پسیلەی خۆراکەکانیان. نزیکەی دەتوانم برم هێشتا نزیکەی 400,000 کەسێک ماوە لە بینی 350 تا 400,000 کەس ماوە ئەبدێتەکەی بکە. زۆربەی زۆری ئەو کەسانە ژەوانن کە لە دەروەی وڵاتن یاخود ئەوانەی کۆچی دواییان کردەوە یاخود ئەوانەی کە بەشداریان کردی و سەرکەوتوو نەبوونە لە نوێکردنەوەی بەشە خۆراکەکەیان جا بە هەر هۆکارێک بی. بەشێکیش ئەوانن کە کەمتەرخەم بوونە بەڕاستی گرنگیان بە بابەتەکە نەداوە بۆیە بەشە خۆراکەکە ڕادەگیرێ. ئەی کاکسیامەند ئەگەر لەسەر مۆبایلێک تۆ ئەپلیکیشنەکە ینی چالاک بکەی کارا بکەی دواتر مۆبایلەکە بگۆڕی ئەوە ئەپلیکیشنەکە هەرنەنا ئەو مۆبایلە دەمێنێتەوە یاخود بە تەواوەتی دەتخاتە دەرەوە ناتوانانی بەشداری بکەیەوە. گرنگ ئەوەیە تو پاسوەردەکەت ون نەکەی. ئەو مۆبایلەکە ئیش لەسەر دەکەی و ئەپلیکیشنەکە دابەزاندیا لە قۆناغی یەکەم کۆد و پاسوەردت دەداتێ. دوای ئەوەی کە ژمارە پشلەی خۆراک و ژمارە بریکارەکەت تۆمار دەکەی نامەیەکت بۆ دێ کۆدە نامەی دووەم پاسوەردە. ئەگەر ئەو پاسوەردەت هەبی دواتر لەخۆ لەسەر هەر مۆبایلێک دەتوانانی بچیەوە ناو بەرنامەکە هەر کارێکت هەبی ئەنجامی.